زۆر جار باز لەوەی دەکردرێن ئەگەر ئەو ڕێفراندۆمەش نەبوایە ئەو هێرشانە دەکرا هیچ ئەساسە چینە چکە پشتیوانی نێودەوڵەتی هەبوو کەس نەیدەتوانی بێتە پێش. بەشێک لە چاودێران و ڕۆشنبیرانی هەرێمی کوردستان پێیان وایە پارتی وێچێتی پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەزموونی تاڵی دوو ئیدارەییان بۆ ناوچە دابڕێنراوەکان گواستەوە و نەیانتوانی بە ئیدارەدانێکی تەندروست خزمەتی هاوڵاتیانی ئەو ناوچانە بکەن. هاوکات داوا دەکەن لیژنەیەک پێک بهێنرێ بۆ وەرگرتنەوەی وەڵامی خیانەتەکانی دەسەڵاتداران بەرامبەر بە خاک و خەڵک. هۆکار زۆرە بۆ لە دەستدانی جێناکۆکەکان. من پێم وایە هۆکاری سەرشی ئەوە بوو کە ئەو ناوچانە نەیانتوانی ئیدارەیەکی باشی بدەن چکە ئەو ناوچانە بۆ خۆتەزان شوێنێکی حەساسە کە هەموو نەتەوەکانی تایە. یەکێتی و پارتی سیراعی لێرە دوو ئیداریان بە خەستی بردەوەوێ و لە ماوەی ئەو 15 ساڵە نەیانتوانی ئیداری ئەو ناوچانە بدەن وەکو خۆی و هەموو لایەک لێ ڕازی بێ بۆ خۆشیان نەخواانە لێک ڕازی نەبوو دوو ئیداری و دوو حیزبی و دوو ئاسایش و هەموو ئەوانەی تیا بوو. هۆکاری سەرشیشی لە دەستدانی بیانوێشی گەورە بوو مەسەلەی ڕێفراندۆم هۆکاری سەرشی بووە لە دەستدانی ئەو ناوچانە. یعنی پێم وایە تیقامێکی گەورە لە دەسەڵاتی یەکێتی و پارتی کرایەوە لەسەر ڕێفراندۆم. ئێستاش لە هەموو جێناکۆکەکانەوە لە شنگالەوە تا دەگاتە خانەقین و مندەلی هیچ کەسێک بۆیان ناگریە لەبەرەوەی دارێکی باشیان نەداوە تا کوردەکانیش لێیان بێزار بوون. هەروەکو چاودێران جەختی لێ دەکەنەوە هێنانەکایی ڕێفراندۆمێکی بێزەمینە سازی بیانوویەکی بەهێزیدایە دەست بەرپرسانی ناوەند بۆ داگیرکردنەوەی 150 خاچی هەرێم. هاوکات داوا دەکرێت لیژنەیەک پێک بهێنرێ بۆ وەرگرتنەوەی وەڵامی سەدانە و پرسیارانەی لەسەر خیانەتی 16 ئۆکتۆبەر دروست بوون. باشترین چارەسەرەوەی لێژنەی بێڵێن پێک بێ حقەتی ئەو خیانەتە بزانین چییە چکە هەردوو لا بە یەکتر دەن خائین بەڵام بە شەویش لەگە یەکتر دادەنیشنەوە وەتان سەرکردەکان لێک دەکاتەوە بەڵام نەوت یەکیان دەخا ئەنی ئەوە مشکلە گەورەکەیە. بۆ ئێمە سەدان پرسیارمان لا دیارنیە و توێژینەوەی دەبی لەسەر بکرێ بەڵام ئەوەی گرنگە کە بەم سۆگەر نیوەی وڵات دۆڕە باقیەکەی تریش ئێستا لە ژێر هەڕەشەی دۆڕان وە لە داهاتوو زیاتر دەدۆڕێ ئومێدێکیش نییە بەو سەرکردایەتی ئێستا کە چایکەتەوە بەم سۆگەر سزای نێودەوڵەتیشیان لەسرە. ئەو ڕێفراندۆمە خۆ کارت و تاپۆیەکە لە جیرفانمان زۆر گوناها و قسەش هیچ ئەساسێکی قانونی نیە ئەو قسە. ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان کەمتر لە 1 مانگی خایاند ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری بەدوای خۆی داهێنا کە بە ماوەی چەند کاتژمێرێک لە 150 خاچی هەرێم لەدەست درا بە جۆرێک پێشمەرگە لە ماوەی ڕابردوو بە درێژایی 1200 کیلۆمەتر چاونە ترسانە شەڕیان بەرامبەر بە داعش دەکرد بەڵام خیانەتەکەی دەسەڵاتداران فرمێسکی بە چاوی ئەو پێشمەرگانە داهێنایە خوارەوە کە تاوەکو ئێستا هیچ لێکۆڵینەوەیەک لەو لایەنانە نەکراوە کە بەرپرسیارن لە دەرەنجامی ئەو ڕووداوانە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.